ئەم کاتتان باش قوتابیانی خۆشەویست جارێکی تریش لەگەڵتان بەردەوام دەبم بەڵام لە بابەتێکی نوێی تایبەت بە پۆلیدا بابەتێکی ئەدەبیە مامۆستا سڵاحەدین محەممەدم سپۆری زمانی عەرەبی لەگەڵتان بەردەوام دەبم لە بابەتێکی تایبەت بە پۆلیدا وانەی دووەمە القراءة فهما وتحليلا باشە خوێندنەوە و تێگەیشتن و شیکاریکردن من لامية العرب بەڵام پێشەوەی بڕۆینە ناو بابەتی من لامية العرب شتێکمان هەیە دەبی بزانین خۆشەویستانم واتە جارێ ناچینە ناو نەسەکە چکە من لامية العرب کۆمەڵێک لە حیکمەیە ئەمە حیکمە و ئەمثالمان هەیە لە پۆلیدا حیکمە و ئەمثالمان هەیە ئەمثالوانەی یەکەمە ئەو تەواو بووە و ئێستا لە حیکمە چمان هەیە پێناسەیەکمان هەیە بزانین ئەو پێناسە باسی چ دەکا وواتای چییە وەچی لێ بزانین پێویستە لە بۆ هەم تێگەیشتن و شیکاریکردن و هەم لۆ کاتی ئیمتیحان و تاقیکردنەوەش الحیکمە پێناسەکەمان هەیە لێرە خۆشەویستانم پێناسەکە لەبەر دەکەین بەر لەوەی لەبەری شی بکەین دێم بزانین معنای چییە بڕگە بڕگە کەلامون موجەس دەبی بزانی قسەیەک و گفتوگۆ و ئاخاوتنێکی کورتە یعنی یەک لە شەرتەکانی حیکمە ئەوێ دەبی ئیجازی تێدا بیتن دەبی چی تێدابی ئیجاز واتە کورت بیتن نابی درێژ بیتن باش کەلامون موجەز کە ئەو هەلوتان ناو بازنەدا دێم ئاگدار بە زۆر جار ئێمەی مامۆستایان پرسیار دروست دەکەین لە ناو پێناسەکە لەوەی بزانین تو تێگەیشتی وە پرسیارەکە و پێناسەکەت لەبەرەیانە شەرنیە ئیلا برین لەبەر لە بۆمان بنووسە يعبر عن حقيقة إنسانية بزانە گرینگە لەگەرە من ئاماژەی پێ بکە ئەم ڕستە کورت و قسە و ئاخاوتنە کورتەیە بریتیە لە چێ دەربڕینێک کە ڕاستی مرۆڤە ڕاستی مرۆڤ یعنی چێ یعنی شتێکە تایبەتە بە خودی مرۆڤەوە شتێک نییە لە عیلم و زانست سەلماندەبیتی یان ئیسپاتی کردبیتن شتێکە تایبەتە بە ئینسانەوە حەقیقەتێکی ئینسانیە پاشەوی لۆ ڕوون دەکاتەوە مەبەستی چیە لە حەقیقەتون ئینسانیە واتە شتێکە غەیر علمیە شتێک نییە علمی بی و علم ئیسپاتی کردبی کە ئەو شتە بەو شێوازەیە و بەو شێوازەیە بەڵکو حەقیقەتێکی ئینسانیە تایبەتە بە خودی ئینسانەکانەوە و پەیوەستە بە من و بە تۆ بە هەموو کەسێکەوە تتميز بالعمق والشمول ئاگدار بە تتميز واتە جیا دەکرێتەوە بالعمق والشمول واتە ڕاستە کورتە بەڵام مانایەکی زۆر قۆڵ و فراوان لە خۆی دەگرێتن و هەر دەگرێتن وشمولیشە معنای چێ شمول يشمل كل الإنسان والمجتمع شمولی هەموو کەسێک دەکات شمولی من دەکات شمولی تو دەکات شمولی کەسەکانی پێشەمە و دوای مەش دەکاتن لۆیە گرینگە تێبگەین تتميز بالعمق والشمول واتا مانایەکی فراوان و گەورە لە خۆی هەڵدەگرێتن و لە هەمان کاتدا شمولیشە واتە شمولی هەموو ئینسانێک دەکا ئەوانە هەموو ئەگەری دروستکردنی پرسیار و بۆشایی تێدا هەیە بۆ ئەوەی بزانی ئێستا کە زانیمان پێناسەکەی چییە کۆمەڵێک ڕستەی دایتەمە دەڵێ پێم برێ کامەیان حیکمەیە کامەیان حیکمە نییە یەک باسی دەکەین لەگەڵم بەو بەرامبەری بینوسا یەکەم من جەدە وەجەدە خۆشەویستانم تەماشا دەکەی ئەم ڕستەیە لە سێ کەلیمە پێکاتووە من جەدە وەجەدە هەر کەسێک جوهد بکە هەوڵ بدات تێکۆشان بکاتن خۆی ماندوو بکات دەگات بەو شتەی کە هەوڵی بۆ دا و خۆی بۆ ماندوو کردووە و خۆی لۆ تەرخان کردووە هەموو کەسێک دەگریتەوە بەڵێ ئەمن بمیان ئەتوبیان ئەوانی پێشەمە هەوڵ بدات تێ بکۆشی واتە تۆی قوتابی دەبی ئێستاکە بەرنامە هەبی عەلاقەت لە هیچ شتێک نەبیتن بەرنامەیەکی تایبەت بە خۆت هەبیتن بۆ مراجعەکردنەوەی بابەتەکانت و پێداچوونەوە بەبێ ئەوەی گوێ بدێ ئەو لا ئیملا بەرنامەت هەبیتن ئەوانی پێشەمە سەرکردە گەورەکان شاعیرە مەزنەکان مامۆستای لێهاتوو بەناوبانگەکان دکتۆرەکان هەموو کەسەکان بە چ پێگەیشتونە بە هەوڵ و تێکۆشان و خۆماندووکردن کەوابی ئەمن و ئەتوش ئەگەر هەوڵ بدەین و تێبکۆشین و خۆمان مادی بکەین دەگەی بەو شتێکەوە هەوڵی بۆ دەدەین بۆیە من جەدە وەجەدە ئێستا ئەگەر ئەمیش پێت نەرێم ئەرێ حیکمە یان حیکمەنیە خۆت مباشرەتەن ئەگەر لەگەڵ من بووبی و لە پێناسەکە ورد ببوویەوە یەکسەر لەکرە خۆت نووسیتت حیکمە و ئەوە بریتیە لە حیکمە ئەوە حیکمەیە
شتێک نییە علمی بی شتێکی زانستی نییە حکمەیە چکە شمولی هەموو ئینسانێک دەکات و مانایەکی زۆر لە خۆی هەردەگریتن عمق و حقیقەتێکی ئینسانیە تایبەتە بە من و بەتوو بە هەموو ئینسانێکەوە و کورتیشە کەوابی ئەوەیان حکمەیەڕەک پێناسەکەی سەرەوە خۆشەویستانم لە دووەم نووسیتی الأرض تدور حول الشمس هەمتان ماناکەی دەزانن زەوی بە دەوری ڕۆژدا دەسوڕێتەوە ئەوە هیچ شتێکی حکمەی تێدا نیە چکە حقیقەتێکی ئینسانی نییە تایبەت بە من و بەتو نییە ئەوە عیلم و زانست ئیسپاتی کردیە کەوابی ئەوەی دووەمینیان بەرامبەری دەنووسم حقیقەتون علمیە بەرامبەری دەنووسم حقیقەتون علمیە ئەوە حقیقەتون علمیە ئەوە شتێکی علمیە باش دەینە سێم اثنان لا يشبعان طالب علم وطالب مال دوو جۆر مرۆڤمان هەیە و دوو مرۆڤمان هەیە دوو شتمان هەیە کە تێر نابن طالب علم کەسێک کە داوای زانست و زانیاری و معریفەت و علم بکاتن و طالب مالین کەسێک کە داوای ماڵ و مڵک بکاتن و بێوێ زۆر سامان بەدەست بهێنیتن ئەوە مەبەستی چییە؟ لا یەشبعانی تێر نابن واتە هەرچەند بە دوای زانست و زانیاری و علم و معریفەتدا بڕۆم هێشتا تەواو نابی و زۆر زۆری مایە هەرچەند زۆر بزانم هێشتا زۆریش نازانم لە هەر چدا پسپۆڕی و لێهاتوویم هەبی هێشتا دنیایەک نوقسانی و کەم و کورتیشم هەر هەیە هیچ کەسێکمان بێ کەم و کورتی نینە الکەمال لله بەس خوای گەورە بێ نوقسانیە کەوابی ئێستا طالب علم و طالب مالین هەر کەسێکیش بە دوای مڵک و ماڵ و سامان دابی هەر چەند خڕ بکاتەوە ئەوە چ دەبیتن هەر هەیە و هەر زۆرترە و هەر زیاترە کەوابی ئەوەشیان دەبیتە حکمە لەبەر چی لەبەرێ وشەیەکی کورتە حقیقەتێکی ئینسانیە تایبەتە بە من و بەتوو بە هەموو ئینسانێک لە کۆمەڵگادا و هەروەها مانایەکی زۆر لە خۆی هەردەگری لە هەموو ڕوەکانەوە و شمولیشە شمولی هەر هەمومان دەکاتن کەوابی ئەوەشیان بەرامبەری بنووسە حکمە ئەگەر مامۆستا هینایەوە لە ئیمتحان گۆتی حکمەیە یان نا ئەوەش دەنووسم حکمەیە طبعا بە تێگەیشتنەوە ئینشاءڵڵا چارەم يعجبني كل كتاب أقرأه هەر کتابێک کە دەیخوێنمەوە دەبێتە مایەی ئیعجاب و سەرسوورمان و سەرنجڕاکێشانی من و بەدڵبوونم یعنی هەر کتابێک دەخوێنمەوە بەدڵمە ئەوە پەیوەستی بە ئینسان هەیە بەڵام شمولی تێدا نیە ڕاستە ئینسان خوێندنەوە دەکات و دەخوێنیتەوە بەڵام سیفەتی شمولی لەدەستدایە لەبەرەوەی شەرت نییە هەمومان هەر کتابێک بخینینەوە بەدڵمان بێتەوە هەیە حەزی لە چیرۆکە هەیە حەزی لە هۆنراوەیە هەیە حەزی لە پەخشانە واتە حەزی لە قەسیدەیە هەیە حەزی لە نەثرە هەیە حەزی لە قیسەیە بە پێی کەسەکان دەگۆڕێ کەوابی ئەوەشیان حکمە نییە نانووسم حکمە ئەوە حکمە نییە ئادی چییە؟ جوملەیەکی ئیعتیادیە جوملەیەکی جملەیەکی ئەتیادیە ڕستەیەکی هاکە سادە و تەواو هیچ کێشەیەکی نییە في اليوم 24 ساعة لە شەو ڕۆژێکدا 24 کاتژمێر هەیە هەمومان دەزانین لە شەو ڕۆژێکدا 24 کاتژمێر هەیە و دابەش کرایە و هیچ پەیوەستی بە ئینسانەوە نییە و شمولی ئینسانیش ناکە کەوابی ئەوەشیان حکمە نییە ئەوەشیان بە هەمان شێوە حکمە نییە باشە ئادی چییە وەکو سەرەوە جملەیەکە جملەیەکی ئەعتیادیە و سادەیە و هیچ کێشەک هیچ نابتە حکمە و بە حکمەشی دانانێ کابێتە ئێستا بەس دوو حکمەمان هەبووە کۆتایی دەرێ ئیذا ئەنتە ئەکرەمتە الکەریمە مەلەکتەهو ئەگەر تۆ ڕێزت لە کەسێکی بەڕێز گرت بەڕێز مەبەستی خاوەن خوڕەوشتی چاک و باش بوو ئەوە تۆ بەدەستی دێنی و ئەویش بەڕێز و بە احترامەوە تەعاملت لەگەر دەکات بەڵام دەرێوە وئین ئەکرەمتە اللەئیمە تەمەڕەدا بەڵام ئەگەر ڕێزت لە کەسێک گرت کە ڕەوشتی جوان نییە و ڕەوشتی تەواو نییە و ناتەواوی لە ڕەوشت و هەڵس و کەوتیدا هەیە ئەوە لە جیاتی ئەوەی ڕێزت بگریتەوە و بە ڕێزەوە سەیرت بکاتن وەکو کەسی یەکەم بە پێچەوانەوە تەمەڕودت لەسەر دەکات و
لەبەرەوەی ڕەوشی تەواو نییە کەم و کوڕی لە ڕەوشی هەیە بە پێی ڕەوشتەکەی خۆی تەعامل لەگەر دەکاتەوە. طبعاً ئەوە شمولیە، شمولی هەموو ئینسانێک دەکات. کەسی بەڕێز لای وایە هەموو کەسێک بەڕێزە، و کەسی بێڕێز لای وایە هەموو کەسێک وەکو خۆیتی هەرچەند بە بەڕێزەوە تەعاملی لەگەر بکەی ئەو هەر بە بەڕێزی تەعامل لەگەر دەکا. کەوابی کۆتاییش ئاگادار بە حیکمەیە و بنووسە حیکمە. ئەوە تایبەت بە پێشەچیەکە بەر لەوەی کە بڕۆینە ناو بابەتی لامیەت العەرەب. ئێستا لەگەرم بە دەڕۆینە ناو بابەتی دواتر کە من لامیەت العەرەب لەسەرەوە نووسی بووی. من لامیەت العەرەب چمان هەیە؟ تەمەشا بکە خۆشەویستان. من لامیەت العەرەب ئێستا لێرە لە بەردەستمانە. یەکەم دەرێ واتق الله فتقوى الله ما جاورت قلب امرئ إلا وصل. ئەوانە لامیەکانی چێە؟ لامیەکانی ابن الوردیە کە دەرێ من لامیەت العەرەب مەبەستی پێ ئەو هەشت حکمەیە. لەگەرم بە یەکەمین بەڵێ واتق الله فتقوى الله ما جاورت قلب امرئ إلا وصل. یەکەم شت خۆشەویستان لامیە معنای چییە؟ لۆ دەرێ لامیە وشەی لامیە لە چه هاتیتەوە؟ تەماشای کنە خۆت کە لەو شەمانە هەیتت دەرێ ئەلامیە قەسیدەتون ڕەویوها ئەلامو. مەبەستمان لە ئەلامیە ئەوەیە ئەمن قەسیدەیەکم هەیە، ئەو قەسیدەیە کۆتایی بەیتە شعرەکانی هەر هەمووی حرفی لامە. لەگەرە من بەو تەماشا بکە لام 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 لام. ئەوە پێی دەگوترێ حرف الڕەوی، پێی دەگوترێتن حرف الڕەوی، پێی دەگوترێت چێ؟ حرف الڕەوی. لە پۆلی 12 دێتەوە پێشتوو ئیشت پێ دەبیتن تێی بگە لە ئێستاوە. ئەوە حرفی ڕەویە کە لە پێناسەکە لەو شەمانایەکە لە بۆمانی دانایە. واتق الله فتقوى الله ما جاورت قلب امرئ إلا وصل. واتە لەخوا بترسێ و تەقوای خوای گەورە بکە و خوا بە تەواوەتی بناسە. هیچ کەسێک نییە خوا بناسێت و تەقوای خوای گەورە چوو بێتە دڵیەوە ڕنگدانەوەی لەسەر هەڵس و کەوت و ژیانی نەبێتن. واتە بە تەئکید کە خواد ناسی و لە خوا ترسای ئەوە بزانە کە ئەو سیفاتانە لێدا بەرجەستە دەبێت کە خوای گەورە پێی خۆشە و خوای گەورە داوات لێ دەکاتن. کەوابی باسی چ دەکات؟ مەخافەت الله و معریفەت الله، ناسینی خوای گەورە و لە ترسانی خوای گەورە بە معنایەوە نا خوای گەورە دەمان ترسێنی، نە بە معنای ئەوەی بە تەواوەتی خوای گەورە بناسین تاوەکو ڕنگ بداتەوە لە ژیانماندا و لە ژیانماندا بەرجەستەی بکەین. دووەمین اطلب العلم ولا تكسل فما أبعد الخير على أهل الكسل. واتە چییە؟ واتە داوای زانست و زانیاری بکە. تەماشای شتێکە بکەن لەوەی یەکەمی شەمان بوو وەتەقی بە فعل ئەمر دەستی پێکردیە، ئوطلب بە فعل ئەمر دەستی پێکردیە، لا تەقول بە نەهی دەستی پێکردیە. ئەوە ئەمر، ئەوە ئەمر، ئەوەش نەهی. دووەم دەڵێ داوای زانست و زانیاری بکە و تەمبەڵی مەکە، کەسول مەبە، کەسێکی قالبگران مەبە. فما أبعد الخير على أهل الكسل. واتە جوهود بدە و هەوڵ بدە و تێبکۆشە داوای زانست و زانیاری و معریفەت بکە و بە دوای دابڕۆ دامەنی شەو تەمبەڵ و قالبگران مەبە، لەبەرەوەی هەر کەسێک دابنیشێت و قالبگران بێ و تەمبەڵ بێتن بە دوای زانست و زانیاری و عیلمدا نەگەڕێت لە چ دوور دەکەوێتەوە؟ خێر لێی دوور دەکەوێتەوە. واتە خێری پێوە نابیتن، ناگە بەو ئامانجەی کە خۆی دەوێتن. سێم دەرێ لا تقل قد ذهبت أربابه كل من صار على الدرب وصل. یەکەم خۆشەویستانم یەکەم گوتمان باسی چی کرد؟ مەخافەت الله. دووەم باسی چ دەکاتن؟ دووەم باسی طلب العلم دەکات، یعنی داوای زانست بکە، داوای زانیاری بکە. لە سێمی شاتیە دیسان تاکید دەکاتەوە، واتە سێمیش باسی زانست و زانیاری دەکا. دەرێ لا تقل قد ذهبت أربابه كل من صار على الدرب وصل. واتە مەرێ ئەو کەسانەی کە فێرە زانست و زانیاری و معریفەتیان دەکردم نەماینە. ئەمە لە چێ فێرە زانست و زانیاری و معریفەت بم؟ زانست و زانیاری و معریفەت هەموو کاتەکەی و بەرجەستەیە. هەر کەسێک لە ڕێگای زانست و زانیاری و معریفەتەوە بەردەوام بێ و بڕواتن ئیلا دەگات بەوەی کە هەیە. لێرە لەو شەمانە هەیتت الأرباب جمع الرب
وهو السيد رب العائلة الوالد رب العمل صاحب مشروع رب المال صاحبه هم أوانا واتا مەڵێ باوکم ڕۆیشت دایکم ڕۆیشت کەسەکەی فێر زانست و زانیاری دەکردم ڕۆیشت ئەم لەبەرەوە وازم هێنا لەبەرەوە لە قوتابخانە سەرکەوتو نەبووم کەس نەبوو پشتم بگرێت کەس نەبوو لە پشتم بیتن و ئەگەر کەسێک هەبات پێی دەگەیشتم زۆر کەسمان هەیە دایکی نەمایە باوکی نەمایە کەسی گەورەی نەمایە بەڵام لەبەرەوەی ڕێگای زانست و زانیاری و عیلم و معریفەتی بەرنەدایە هەر پێی گەیشتیە ئەو زەلێرە پێمان دەڵێ مەری ئەو کەسانی کە لێیانەوە فێر زانست و زانیاری و عیلم و معریفەت دەبووم نەمان و ڕۆیشتن لێ ئەمن وام لێ هات هەنجەت و مەهانە مەهێنەوە بەردەوام بە لەسەر ڕێگاکە ئیلا پێی دەگەی چارەم دەرێ في ازدياد العلم إرغام العدة وجمال العلم إصلاح العمل بەشی یەکەم چمان پێ دەرێتن خۆشەویستان دەرێت لە زیاد بە داواکردنی زانست و زانیاری و عیلم و معریفە بەردەوام بە واتە ئاگادار بە ئەگەر ئەمن یان هەر مامۆستایەک لە پرسیار لۆمان هینایەوە گوتمان دووەم سێیەم چارەم ئەوانە باسی چ دەکاتن هەمووی دەرێن باسی ئەهەمیەت العیلم دەکات باسی چ دەکات ئەهەمیەت العیلم واتە دووەم سێیەم چارەم باسی چ دەکات باسی ئەهەمیەت العیلم دەکات باسی گرنگی زانست و زانیاری دەکات لەبەرەوەی لێرەش دەرێت لە زیاد داواکردنی زانست و زانیاری بەردەوام بە لەبەرەوەی بەهۆی زانست و زانیاریەوە دەتوانی دوژمنەکانت بە چۆکدا ببەی نەتوانن مواجهەت بکەن و ڕوبەڕوت ببنەوە بەهۆی خیبرە و زانایی و دانایی و ڕۆشنبیری و سەقافەتەکەتەوە دەتوانی بەرپەتیان بدەیەوە و بەڕوویانەوە بوەستی و لە هەمان کاتتا ببیێت جێگای ترس لە بۆ ئەوان وجمال العلم إصلاح العمل باش بزانت جوانی زانست و زانیاریش لەوەدا هەیە کە بە جوانی بەکاری بهێنیەوە واتە ئەگەر مامۆستای بە جوانی وانەکەت برێ و بە تەواوەتی قوتابیەکان تێبگەینە ئەگەرنا عیلم و زانست و زانیاریەکەت هیچ بەهایەکی نامینێ بە هەمان شێوە دکتۆر مەحامی حاکم هەموو پێگەکانی ناو کۆمەلگا دەبێتن زانست و زانیاریەکەی لە خزمەتی مرۆڤایەتی و بەدڵسۆزی بەکاری بهێنیتەوە ئەگەنا زانست و زانیاریەکەی هیچ سود و قازانجێکی نابیتن تەنها لۆ خۆی دەبی پێنجەم دەرێ لا تقل أصلي وفصلي أبدا إنما أصل الفتى ما قد حصل هیچ کاتێک و هەرگیسا و هەرگیس مەڵێ ئەسلی من وایە و فەسلی من وایە من فلانم من کوڕی فلانم فلانە کەسم پێ دەڵێن و فلانە ناودار و ئەوەم پێ دەڵێن واتە ئەمە شانازی بە کەس و کارمانەوە نەکەین کە شانازی بە کەس و کارمانەوە دەکەین بە باب و باپیرانمان دەکەین بەوانەی فێرە زانست و زانیاری و عیلمیان کردین بە هەمویان بەڵام چت پێ دەرێتن دەڵێ ئینەما ئەسڵ الفتە ما قەد حەسەڵە لە ڕاستیدا ڕاستی خودی مرۆڤ لەوە بە دەردەکەوێتن کە چی بەدەست هێناوە هیچ کەسێک نابتە دکتۆر لە بەرەوەی بابی دکتۆرە یان ببتە مامۆستا لە بەرەوەی بابی مامۆستایە یان ببتە کەسێک ببتە پاشا لە بەرەوەی بابی پاشا بووە ئەگەر خۆی کەسایەتی خۆی نەبی زانست و زانیاری و عیلم و معریفەتی خۆی نەبی واتە ئەو حکمەیە فێرمان دەکا هەر کەسە و دەبێتن لایەنێک لە بۆ خۆی دیاری بکاتن تاوەکو شتێک بەدەست بهێنی لە بەرەوەی کەسانی مە و گەورەکانی مە و مامۆستایان و باب و باپیرانمان دیارن کەسانی دیار و ناسراون بەڵام خۆت چێی چت بەدەست هێناوە چی ئەدی بە خۆت دەزانین تۆ چێی بەس کوڕی شێ چێت پێ دەڵێن و لە چ بنە ماڵێکی بەس بە خۆت چی بە خۆت چی تێ بە خۆت چت بەدەست هێناوە چ شادەیەکت هەیە چ زانیاری و معلوماتێکت هەیە شەشەم پێمان دەرێ ئینەمە الوەرد من الشەوک وما ينبت النرجس إلا من البصل هەمومان دەزانین کە گوڵ لە دڕک پەیدا دەبێ و دەردەچێ ئەو گوڵە جوانانەی کە ئێستا فەسی بەهارە و دەیبینین هەمویان قەدەکەی زۆربەی زۆریان قەدەکەیان دڕکە لەو دڕکەوە چ بە دیار دەکەوێتن لەو دڕکەوە گوڵێکی جوانی بۆن خۆشی سەرنجڕاکێش بە دیار دەکەوێتن واتە هیچ مەهانەیەک مەهێنەوە لۆ خۆت و مەهانەیەک لۆ خۆ دروست مەکە برێ ئەمن نازانم و ئەمن فێر نابم و فلان کەسی من وابوو بنەماڵەکەی من وابوو عائیلەکەی من وابوو تۆ دەتوانی ئەگەر لە دەرچی شەوەبی ببیە بەو گوڵەیەی کە خەڵک حەزی پێدەکا و بۆنی دەکات و بە دوایدا دەگەڕێتن وما ينبت
النرجس إلا من البصل أو قرى نێرگزە جوانەی کە ئێستا ئێمە دەیبینین لەو فەسڵەدا لە جایەک و لە نەباتێکەوە دەردەچێتن کە پێی دەڵێن پیاز ئەو پیازی کە ئەمە دەیخۆین نا ئەوە جۆرێکی ترە بەڵام لەو بۆنە ناخۆشە گوڵێکی نێرگیزی بۆن خۆشمان بەدەست دەکەوێت و پێمان دەدا واتە تۆ دەتوانی ببیە کەسێکی سەرکەوتوو لێهاتوو و بە هەمان شێوە ببیە تاکێک کە خزمەتی کۆمەلگا بکەیت بتەوێ نەتەوێ حەز بکەی حەز نەکەی پێت خۆشبی پێت ناخۆشبی دواڕۆژ و مستەقبەل ئەتۆ کۆمەلگایە بەڕێوە دەبەی کەوات بە کەسێکی سەرکەوتوو نا کەسێکی دۆڕا و ناسەرکەوتوو کۆمەڵێک بەرپرسیاریەتیشت بێتە دەست حەفتەم بەینە تەبذیرین و بوخلین ڕوتبە دەڵێ دائیمەن بزانە لە نێوان زیادە مەسرەف و ئیسرافکردن و لە هەمان کاتدا ڕەزیلی و دەستگرتنەوە خەتێکی ناوەند هەیە واتە تۆ کەسێک بە نەڕەزیل بە ئەوها دەستت بگری و هیچ لە دەست نیەتە دەرێ نە کەسێکیش بە دەستت وا بکە و هەمووی بەربیتەوە بە یەک جاری و هیچ نەمینێت و ئیسراف بکەی و شەی فەسڵ یعنی فەرع نەرجزیش ئەو گوڵە نێرگزەیە کە گوتمان ئێستاکە لە کوردستانی خۆمان زۆرە جیا دەکرێتەوە بە جوانی شێوەکەی و هەروەها بۆ نەخۆشەکەی تەبذیریش کە ئێستا لێرە ئاماژەی پێکرد لە هەفتەم تەبذیر ئیسراف واتە زیادە مەسرۆف ئەوەمان هەیە هەم بە مرادیف هەم هەیتمان بە مضاد مرادیفیش چییە دوو شەها واتابی هەمان معنایان هەبی مضادیان طیباقیش واتە دوو شەعەکسیەک بی ئێستا ئەوە لە معانی الکەلیماتە هەموو معانی الکەلیماتەکان دەبیتە چێ دەبیتە مرادیف بە پێی لەبەرکردنی ئەو شەمایانانەیە لە بۆ لەبەرکردنە بەڵام هەر مامۆستایە و بە پێی قوتابخانەکەی خۆی پێی لەبەردەکایان چەندی لۆ دیار دەکا ئەوە دەگەڕێتەوە بۆ خۆتان لەگەر مامۆستا بەڕێزەکانی خۆتان وەکیلە هاذەینی ئینزادە قەتل واتە ئەگەر ڕەزیلی یاخود دەستکراوەیی و تەبذیر و بەفیرۆدان زیاد بوو هەرچی هانیان بوو ئەوە بزانە دەبێتە هۆی لە ناوچوون و نەمان و نەهێشتنی کەسەکە ئەوە فێرمان دەکا بۆی ئەمە لەو دووە دوورکەوینەوە و تەوەسوت و وەسەتەکەی هەڵبژێرین هەشتم دەرێ لەیسە یەخلو المەرء من ضد هیچ کەسێک نییە بتوانێ خۆی جیا بکاتەوە لە خەڵک برێ ئەمن لە خەڵک خۆم جیا دەکەمەوە لۆی هیچ کەسێک ضد و دژی بۆچوون و فکرەکانی من نەبیتن بێگومان بە مادام تۆ مرۆڤی و لە کۆمەلگا دەژی دائیمەن ئاڕای جیاواز بەرامبەرە تو هەیە حتا دەرێت وەلەو حاول العزلة في رأس الجبل حتا ئەگە بڕۆینە سەر چێوێک و خۆشمان جیا بکەینەوە لە هەموو خەڵک هەر بە دوور نابی لە بیر و بۆچوون و ڕاو ڕەئی جیاواز لە خۆت واتە فێر بە هەموو کەسێک وەکو تو بیر ناکاتەوە و هەموو کەسێک وەکو تو فکر ناکاتەوە ئەوە بیر و بۆچوون و ڕای جیاواز لە هەموو مرۆڤێکدا هەیە ئەوە شتێکە دەبی هەمومان بزانین و لێرە نووسرایە خۆشەویستانم دەڵێ 5 بەیت لەم بەیتانە لەبەر بکە طبعا ئەوە دەگەڕێتەوە سەر قوتابخانەکەی خۆت لێرە چمان پێ دەڵێ چێ ئەم حکمەتانەی نووسیە لامیەت العەرەب کە گوتی لامیەت العەرەب چێ نووسیتی دەرێن ئیبن الوەردی زۆر زار لە پرسیار لۆ دێ دەرێ ئەلکاتب یان صاحب نەس یان من کەتەبە قەسیدەت من لامیەت العەرەب ئەوە لە وەڵامەکەدا ناوی نووسەرەکە دەنووسی ناوی شاعیرەکە ئیبن الوەردیە ئیبن الوەردی چێە خۆشەویستانم ئەلێرە هەیتمان ئیبن الوەردی ولیدا عام 1290 صالي 1290 لدايق بوا ميلادي وتوفي في سنة 1348 صالي 1348 كوتي دواي كردوا ليرة ببي أوي كما مستعكان لبوتان ديار دكان ابن الوردي شيخ فقيه نحوي القاضي المؤرخ ناوي تسب وناوي أصيخوي زين الدين أبو حفص عمر ابن الوردي لقبي بوا ناوي زين الدين كري حفص عمر بوا كلقبي ابن الوردي هبوا وبهمان لقب ناون راولو يبيدري ابن الوردي لشي لدايق بوا مثلا بسيار ماني ذكا لشي لدايق بوا ولد في المعرة قرب مدينة حلب السورية لناوتيق لدايق بوا بيدرين معرة كنزيك للشاري حلبي سوريا لتزمن سردميك زمن الممالكي لسردمي ملكة كان لدايق بوا باشا صفاته شي هبوا كان من علماء اللغة العربية أو يكيك بولا الزاناكاني
دەتوانی لۆت بکاتە چەندین بۆشایی بە بۆشایی لۆت بینیتەوە. برەیەکێک بۆ لە زانایانی چێ لوغە العەرەبیە بەڵێ، نەحو بەڵێ، فقه بەڵێ، ئەدەب بەڵێ، تاریخ بەڵێ، هەمویان بەڵێ. ئەوجا دەتوانی یەکت لۆ بینی، دەتوانی دوود لۆ بینی برێ ئەیوبی، دەتوانی هەرچیەکت لۆ بینی، دەتوانی برێ لە بۆم بنووسا بە پێی مامۆستا دیار دەبیتن. بەچی بەناو بانگ بوو پرسیار دەکا، ئەوە سوئالە چکەیە؟ باشە لە چێ لەدایک بووە؟ سوئالە. ناوی چ بووە؟ سوئالە. بەچی بەناو بانگ بووە؟ ئەوە گوتمان زانای چ بووە؟ ناوەکانمان زانی. ئەدی بە چ بەناو بانگ بووە؟ بالزهد والورع وحسن الخلق ئەوە سێ وطيب المعشر. کەسێک بووە ناسراو بۆ بە دنیانەویستی و بە دینداری و هەروەها ڕەوشت بەرزی و جوانی و دانیشتن و هاوڕێتیکردنی خۆش. من أهم ما ترك لنا گرنگترین لەو شتانەی لە بۆ ئێمە بەجێ هێشتێ چیە؟ تەتیمەة المختصر في تاريخ أخبار البشر. ئەوە ناوی ئەو بەرهەمەیە دەرێ لە گرنگترین ئەو شتانەی کە لە بۆمانی بەجێ هێشتێ خۆشەویستانم بریتە لە چی؟ تەتیمەة المختصر تەواوکەری کورتکراوە في تاريخ أخبار البشر در لا مێژووی هەواڵی مرۆڤەکان. اشتهرت قصيدته لامية العربي و ئەو لامیەی عەرەب کە نووسی زۆر بەناوبانگ بوو کە ئەو چەند بەیتەمان ئێستا لێ وەرگرت بوو. دوای ئەوە تەماشا بکە خۆشەویستان، لێرە دەرێتن ئەو مفرەدەیە دوو معنای هەیە، لێرە بە چیان معنایە؟ عیلەل ئەسباب بە ئەمڕاضیشمان هەیە، واتە وشەی عیلەلون بە معنای ئەسباب دێ بە معنای ئەمڕاضیش دێتن. لێرە بە معنای چی بەکارهاتیە؟ بە معنای ئەمڕاض بەکارهاتیە. دوای پێمان دەڵێتن ئیستەخرج الکەلیمات المتضادة، وشەکانی دژ واتە کە واتایان دژی یەکترا دەربهێنەوە پێم برێ لە چێندەرە. طبعا خۆشەویستانم تەماشا بکە لە بەیتی شەشەم هەیتمان ئەلوەرد و عەکسەکەی چییە؟ ئەشەوک، گوڵ، دڕک. هەر لە هەمان بەیتمان هەیە ئەنەرجس لەگەر ئەلبەسەڵ. ئەنەرجس واتە گوڵ، بەسەڵەکەش یعنی پیاز. ئەو دوو شەش عەکسیەکە کەوابی لەوێ دوو مڤادمان هەیە، دوو تیباقمان هەیە. حەفتەم واتە لە بەیتی حەفتەم چمان هەیە؟ تەبذیر و بخلمان هەیە. تەبذیر واتە زیادە ئیسرافی و بخلیش واتە ڕەزیلی. ئەوە لێرە عەکسی وێکە کەوابی ئەمە ئێستا کە لە تەبذیر هەم مرادیفمان هەیە هەم چمان هەیە؟ مڤادیشمان هەیە. ئەگە تەبذیر و بخل بوو دەرێن مڤاد، ئەگە تەبذیر و ئیسراف بوو دەرێن مرادیف. مرادیفیش یعنی دوو وشە جیاواز دەنووسین بەڵام هەمان مانە و واتایان هەیە و هەمان هاو واتە و مانان. سێم تەماشا بکەن خۆشەویستانم. طبعا ئەوەش دەگەڕێتەوە سەر مامۆستا لە قوتابخانە پێ دەڵێ لە بەرکەیان لە بەرمەکە دەرێ الفكرة التي يمكنني استخراجها من البيت الأول. ئەو فکرەیە کە دەتوانم لە بەیتی یەکەم دەری بهێنم چییە؟ دەڵێ مەخافەة الله، واتە باسی ترسان لە خوای گەورە دەکات، والقیام بما ئەمەڕەنا به، هەستان و ئەنجامدانی ئەو کارانەی کە خوای گەورە لێمان داوا دەکاتن. ضلي أبين أها كجوتمان أهمية علم باز دكات. ضلي أبين أهمية العلم من خلال الأبيات دو سيتسار. دري البيت الثاني والثالث والرابع بيمبري باسي جرينجي تدكاتن كابي أما ضلين لبيتي دوم الثاني والثالث والرابع باسي تمانو دكات أهمية العلم. هرسي چيان باسي جرينجي علم مالو دكات دتواني لناو بسياركا بسياري شد لي بكاتو ولا مش لناو همان بسيارة. العلم يجلب الخير لأصحابه، لبروي زانست خير وتاكا لبو خاونكاني ديني، وهو درب شاق رقايشي قرانا واتماندبوني دوي هولداني دوي تيكوشاني دويتن خوماندبون كردني دويتن بلاني دويتن. لكن الإنسان يجتازه، بلام مروف دتواني بسر أو قرصاي وزالي قرانية دا زال ببي. مرۆڤەکانی پێشتر زۆر بەسەریدا زاڵ بوون، ئێستاش کەسانێکی زۆرمان هەیە بەسەریدا زاڵ دەبن. بە چ بەسەری زاڵ دەبین؟ بالصبر والمثابرة، یعنی بە ئارامگرتن و بە بەردەوامی و هەوڵدانی تەواو.
على الجهد واتە هەوڵدانێکی بەردەوام واتە بە سەبرگرتن و هەوڵدان لەسەر بەدەستهێنانی والئینسان یەقهر ئەعداءه بالعلم مرۆڤ دەتوانێت دژی دوژمنەکانی بوەستێتەوە و دوژمنەکانی تووشی خەم و خەفەت و قەهر و نالەباری بکاتن بە واستەی زانست و زانیاری و عیلمەکەی وتەزدەهر ئەعماله به کار و پیشەکانیشی بە واستەی زانست و زانیاریەکانەوە پێش دەکەوێت و زیاتر دەڕواتە پێشەوە. بل أشرح البيتين الخامس والسادس ثم أحدد العلاقة بينهما وأبدأ رأيي في مضمونها. بل بيتي بينزم الششم لو شرحك بيوندي نيواني شمبيبري وراي خوش الدربارين وروككي بازبك. لا تعتمد على شرف آبائك وأجدادك، يعني بجمع بستا با لهاتوي بابو بابيرانت ولا تفتخر بمزاياهم الحميدة. وكو قوتمان خوش يستان هلط يمغا ئەمە هەمومان دەبێتن شانازی بەوان بکەین و شانازیش بەوان دەکەین، بەڵام وەکو گوتمان واتە ئەو ئەگەر پێگەکی هەبوو ئەمە ناتوانم بچمەوە پێگەکەیوی بەبێ ئەوەی هیچ شتێکم بەخۆم بەدەست نەهێنابی، دەبێ هەمان ئەو شتەی ئەو هەیتی ئەمنیش بەخۆم بە تایبەت بەخۆمەوە بەدەستی بێنم ئەوزە دەتوانم بڕۆمۆجێی بەتەنێ لە بۆیەوە لە بۆ من نەقل نابی. ولا تفتخر بمزاياهم الحميدة. أجر بابو بابيرانو كسو كارو نتو عشيرة كمان ناسراون با چەندین شتی تایبەت بە چەندین تایبەتمەندی باش کە خەڵک باسییان دەکاتن ئەگەر من خۆم باش نەبووم ئەو تایبەتمەندیە باشانەی وانی شتێک دەدەم کابی دەبی بەخۆم تایبەتمەندیە باشەکانم تێدا هەبی تا پارێزگاری لە ئیوانیش بکەم. لۆ پێمان دەڵێ دەرێلی ئەنە من یارفعوکە هو مەزایاکە ئەنت لەبەرەوەی ئەوەی تۆ بەرز دەکاتەوە هەڵسوکەوت و تایبەتمەندیەکان و ڕەوشت و خەسڵەتەکانی خۆتە نەک ئیوان واتە دەبی خۆت ئەو شتانە هەبیتن. لا ما كان عليه أجدادك نەک ئەوەی ئەوان لەسەری نا. الورد على جماله يخرج من الشوك. دەبینین گوربە و جوانیەی خۆی لە درک دەردەچێ. والنرجس على طيب راحته ولا نرجسيش لەگەر ئەو بۆنە خۆشەی کە هەیەی يخرج من البصل الكريه الرائحة لە پیازێکی بۆن ناخۆش دەردەچێ و دروست دەبێ. واتە ئەگە خوانە خواستا ئەمە کە سوکاریشمان باش نەبوو ئەتو دەتوانی باش بی. لوية بيمان دري الواقع راسيك أوي أن الاعتداد لا يكون إلا بالأعمال الفاضلة. راستقينيو اعتدال مستقيمين ناية إلا بكاري تشاكنبي التي تصدر عن الإنسان نفسه كلا خدي خوته ودردسي نا بهوي أوان بهوي وانوا شكا زور زارقاما روشتمان خرابو إيوانيش لك دار دكين. مع الإبقاء على الافتراخ بالتاريخ الوطني لقر شانازي كردن با ميجوي وطني ونجتمانيشمان واتباب و باپيران وقالونة وكمان تاكو تاي. بسياري الششم خوش يستاندري اختار القيمة التي يتضمنها البيت السابع. ضل بيتي حفتم تسيل خوي هالدقريتن باسي تسقيميك دكات سبهايك دكاتن فيوستبت الإسراف في الإنفاق البخل الاقتصاد الاستغناء عن المال ضلين الاقتصاد باسی چ دەکا خۆشەویستانم باسی ئابووری دەکا یعنی لەلایەنی ئابووریەوە کەسێکی مامناوەند بە پارەیە کە دێتە دەست دیەکە و سەر هەمووی سەرف مەکە و دەستی شتمەن و قێنە و هەر هیچی لێ سەرف نەکەی بەو شێوازە بە لە بۆەوەی لە هەموو کاتێک بەهاناتەوە بێت و بەکەلکت بێتن. ئێستا لێرە پێمان دەڵێ بەیتی حەفتەممان لە بۆ شەڕحکە. زين بيتي حفتم شمال دعوة دكاتن بيتي حفتم بيتي أخير عفوا سؤالي حفتم وبيتي كوتاي دري أبدأ رأي ثم أبدأ رأي فيه لو ما شرح كورأي خوش ما بيدري مهما حاول الإنسان العزلة عن الناس مروفرتشون خوي بدور بيخي خوي جاب كاتو لخلق فإنه سيجد من يعاديه أو يخالفه الرأي هرد دوزيته أويك بيتسوانا وعكسي ويو بيتسواني روبوتشونا كاني ويا وهذا من طبيعة الحياة الإنسانية كأول روشتي سروشتي طبيعتي إنسانة ويا إذ لا يتمكن أن يتفق الناس على رأي واحد كما ناطواني خلق همكوب كي نسيقبوت شنورا فهم لم يتفقوا على الأنبياء والرسل عليهم الصلاة أوان لسر تناند لسر بيغمبرانيش همان هاورا وهام فكر نبوينا لوي ناطواني بهما الشوا شتيش كمان هي ليرة خوشيستان با ضلي أعلل كثرة الأفعال الدالة على الطلب ضلي بين بري لبرتل لون الصا
ئەو فعلانەمان زۆرە کە دەلالەت لەسەر تەڵەب دەکات. تەڵەب واتە داواکاری. چمان هەبوو ئەمە ئەمرمان هەبوو ئەگەر ئاگادار بووبن ئاماژەم پێکرد ئەو دەمای نەهیشمان هەبوو. ئەمر یعنی ئەنجامی بدە و نەهیش یعنی ئەنجامی مەدا. دەڵێ لەبەرچی ئەوە یەکە لەو پرسیارە مهمانەی کە زۆر جار پرسیاری لێ دێتەوە، بەڵام بەر لەوەی لەبەرکەین با بزانین. لأن الشاعر يسدي النصائح والإرشادات للناس. لەبەرەوەی شاعیر لێرە ئیبن الوەردی چ دەکاتن؟ ئەوە وەڵامەکە یوسدی النصائح والإرشادات للناس، ئامۆژگاری و ڕێنوێنی و ڕێنمایی پێشکەش بە خەڵک دەکا. ئامۆژگاری و ڕێنمایی و پێشکەشکردنیش دەبی بە چ بیتن؟ دەبی بە داواکاری بی، تەڵەب بی، ئەوجە بەکردنی ئەو شتە و بەنەکردنی ئەو شتە کە ئەمر و نەهی دەگریتەوە. ئەوە لێرەیە لەبەر ئەوەی تیشتێک تکەمان لە بۆ ئاماژە پێ بکاتن، ئەویش ئەوەیە کە لێمان بپرسی بڵێ چ نەمەتێکمانە. طبعا ئەگەمە ئەمر و نەهیمان هەبوو یەکسەر بزانە نەمەتەکەمان نەمەتی ئیعازی ئیرشادیە. ئەگەر هاتووە تو فعل ئەمر و نەهیت هەبوو نەمەتەکەمان دەبیتە چێ؟ دەبتە نەمەتی ئیعازی ئیرشادی. نەمەتی ئیعازی ئیرشادیە کە لەو نەمەتانێک کە لە پۆلی شەشیش لەگەرمانە و هەموو کاتێکیش بەردەوامە. چکە لە جیم چمان پێدەرێ نەمەتی نەسەکە چییە؟ لەبەرەوە خاڵی دووەمم بەجێ هێشتا هاتمە جیم تازە بوتمان ئەگەر ئەمر لەبەرەوەی ئەمر و نەهی بەکارهینایە، لۆ ئەمر و نەهی بەکارهینایە چکە داواکاری و ڕێنمایی لە خەڵک دەکاتن. نەمەتی نەسەکەشمان چییە کە پرسیار لێ دەکات؟ نەمەتی ئەو نەسە چییە؟ نەمەتێکی ئیعازی تەڵەبیە. ئەگەر ئەمە ئەو بەیتە شعرانەش نەینینەوە، هەر بەیتە شعر و قەسیدەیەکی تربی ئەگەر هاتوو ئەمر و نەهی زۆر تێدا بەکار هاتبوو ئەوە بزانەکەوە نەمەتەکەمان دەبتە نەمەتی ئیعازی تەڵەبی. بەم شێوە دێمە کۆتایی وانەی ئەمڕۆ. عمر باقیوی لە دەرسی داهاتوو تەواوی دەکەین ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله.